بەناوی خوای بەخشندە و میرەبان جەژنتان پیرۆز بێ و تاعەتان قبوڵ بێ. هیوادارم ئەم جەژنە ببێتە هەوێنی ئاشتی و تەبایی هەم لە نێو هەرێمی کوردستان و هەم کۆتایی هێنان بەو جەنگە نەگریسەی کە ناوچەقی گرتوتەوە. لەم بەرنامە تایبەتەدا کە تایبەتە بە جەژنی ڕەمەزانی پیرۆز دەچینە لای هاوڵاتیان، لای کاسبکاران، لای چین و توێژە جیاوازەکان باس لە نەریتە جوانەکانی جەژن دەکەین. دەمانەوێت لە زاری ئەوانەوە بزانین چ نەریتێک پێویستەکە کە هاوشێوەی ڕابردوو برەوی زیاتری پێبین، گرنگی زیاتری پێبین و لە جەژنەکانە بەرزڕای بگرین. لە هەمان کاتیشدا لە خاوەن بەتەمەنەکانیش دەپرسین یادگاریتان لەگەڵ جەژنەکانی ڕابردوودا چییە و لە ڕابردوودا چۆن جەژن بەڕێکراوە. لەگەڵماندا کراوە بێ کراوە دەرگا و پەنجەرەی ماڵان بۆن و بەرامەی جەژن واداباری لە ئاسمان. کراوە بێ کراوە دەرگا و پەنجەرەی ماڵان بۆن و بەرامەی جەژن واداباری لە ئاسمان. سیمەتەن پڕتریقا لە نوقمی زەردەخانە، سیمەتەن پڕتریقا لە نوقمی زەردەخانە. مبارك بی. سلامت بێت. ئەلحەمدولیلا مانگێکی باشمان بەڕێکە سوپاس بخوا. سوپاس بۆ ئەو خوای گەورەی خوا لێمان وەرگرێ بە جوانی. ئینشاءڵڵا وەری گرتووە. ناومێدمان نەکا. ئینشاءڵڵا نامانکە. باسی جەژنەکەین مەسەلەی جەژن کە بەشێک لە عادەتەکان ئەلحەمدولیلا زۆر جوانە. مەسەن سەردانیکردنی نەخۆشە، مەسەلەن بەسەرکردنەوەی یەکدیە، گەردن ئازاییە، جاری وایە لەو چێ بە ساڵەکە نەوتوانی بە سەردانی هەنێ قزم و خۆش بکەی وەکوڵێ لە جەژنەکە دەرفەتە. چی شتێکی دیکە جوان جەژن لای جەنابە هەیە کە پێویستەکە زیاتر برەوی پێ بدرێ و زیاتر گرنگی پێ بدرێ؟ وەڵڵا وەکو جەژن نەبێ خەڵک هاتوچۆی کەسوکاری بکا و ئاجزێ شتێ بوو بێ لە ناوکەکێ بێ نەیەڵێت و ئیتر ئەوە خوش پێی خۆشەوە عەبدی خۆی ئەوەیش ئینسان تەنەزول نییە بۆ لای کەسێ بچێ. گەورەیە ئەبێ بەوە بێ کایکی خۆم. کا حاجیە چەندەکە زۆر پیرتان ناکەم بەڵام ئەزمونێکتانەیە. باسێکی یادگاری جەژنانی ڕابردوون بۆ بکە بەتایبەتی گەنجێتی با بڵێ مناڵی لەگەڵ ئێستا چەندێ فەرقی هەیە؟ وەڵا ئێمە جەژن لە لادێ بووین، لە خەڵکی لادێ بووین. لە چ لادێ بوون؟ لە چ سەوبیست بووین، گوندی سەوبیست لەوێ بووین. ئیتر ئەو پیاوانە نێ نوێژانەکرد ناڕۆیشتنەوە لە هەموو ماڵێک سینیە ئەچووە ئەو مزگەوتە لەوێ نانەخورا. ئیتر هەمووی تێکەڵەکرا ئەو لەی ئەوێ خوارد ئەو لەی ئەوێ خوارد هیوا بوو ساوەری بوو بەخوا هیوا بوو. ئیتر ئەم نعمەتەی سەر نەبوو لەوێ پیاوان نانیانە خوارد هەمووی لە ماڵی خۆی نانی بۆش و لەوێ گشتی بێ خۆی خوارد. ئێستاکی وانە ئێستا کاتە دراوسێتێکەش کەم بۆ وەر نەما کەم بووە ڕەحم نییە ڕەحم و دڵ نەما ئەم موبایل و ئەنتەرنێت و شتە گشتی تێکا بە یەکە بەخوا. بەس هەرواز دەکەم ئێوە مانان هەر لە وەزعەکەی جاران ئەماوە تۆ سەردانیکردنەکەتان باشە. بەخوا من هەروەکو خۆم وام ئارە بەخوا چۆن بووم لە لادێ هەروام بە مناڵی چۆن ئێستا حەبتا بەرەو ژوورم بە ئێستا مەسروف یاخواتە بە درێژ ئێستا مەسروفێ زۆرەکرێ و بەڵام ناوەڕۆکی جەژنەکەمان لەبیر چۆتەوە بە خەرجیەکە خەرجی زۆرەکەی بەس ناوەڕۆکەکەی جەژنمان تۆ قورئان تامون لەزەتەکەی ئەو وەختەشی نییە. بە 3 مانگ مریش شتێکتە خوارد هی کوردی سەرێ بڕی حەد لە زەدی تەواو نابوو. ئارە بەخوا واتە جەنابەت یادگاریە کە هەد بێ ئەویش ناخواردنی بە کۆمەڵ بۆ لە هەر زۆر خۆش بوو زۆر خۆش بوو. ئێمە چون سەرمانەکرد باوکمان لێ سینیەکمان بۆ بر بەسەر سینی بوو سەفرە شتیش نەبوو ئەی بر لێ دایاناو ئەی خۆر بەخوا. ئەوە جەژنە چی شتێک پێت باشە کە برێوی زیاتری پێ بدرێ گرنگی زیاتری پێ بدرێ وەکو سەردانەکان سەردانی نەخۆش بەسەرکردنەوەکان جەژنە پیرۆزە گردن ئازایی چیتر بە پێویست زانی لە جەژنە ئێمە برێوی پێبین و کاڵی نەکەینەوە؟ وەڵا هەموو پێویستە سەردان پێویستە سەردانی خزم و کەس و کارکەیت و ئەو بێنێ بەپێ ئەو تەمەنی جەناب بوو سەردەمی ئێوە منداڵی و گەنجی جەژنەکان چۆن و یادگاری و چیە لەگەڵ جەژنەکانی پێشوە ڕابردووە؟ وەڵا جەژنەکانی کە زۆر خۆشتر بوو لە ئێستا دنیا بێ کێشەتر باڵێ باڵێ بێ کێشە چی شتێکە لەبیر بێ یادگاریەکی مناڵی لە جەژنەکانە چیتانە کرد
چۆن جژنەکەتان بەسەرە بن والله بێبە لە لادێ بووی لادێ بوو خۆش بوو خۆش بوو بەڵێ چش لادێ بوون لای زڵگوێز لای دڵگوێز بوون باسی جژنی ئێوەم بۆ کە چۆن بوو ئەو ساڵانە چۆن بوو وەڵا زۆر خۆش بوو جەژنی براڵی خۆشتر بوو ئێستا ئەڵێ نان خواردنی بە کۆمەڵ هەبووە جژنانی پێش بەڵێ بەڵێ لەکوێ کۆ بوونەوە لە مزگەوت بوو لە مزگەوتا بوو لە مزگەوتە بە نانی جژنەکەتان بەیەکەوە بەڵێ بەڵێ بەس ئێساوان نەماوە نەوەڵا پێت باشە چی شتێ زیاتر بری پێ بدرێ لە جژنا لەم جژنا زیاتر گرنگی پێ بدرێ وەڵاوت بۆکو سەرداری خست بوو کەس و کار و سیلای ڕەحەت بەجێ بێنیت و ئاوا بەڵێ ینی زیاتر جەخت لەو بابەتە بەڵێ بەڵێ ئەو سا چۆن بوو ئێستا چۆن تاخە و پاش و ڕێک و پێک و حەشت گرانەیە بۆ یارمەتی خەڵکیاندا ئێستا حال لە شتیان جەژنە هەموو شتێ باڵەگرێتەوە ئەو شەواڵە ئارە وەڵا هەمی گرانە لێ وتاوە با باسێکی خۆشیەکان بکەیت چکە جژنە خۆ دەزانی سەردەمی ئێوە چۆن بوو لە لادێ بوون چۆن جژنەکەتان بڕێ ئێمە لە لادێ بین ئەمانەمان نەیەزانی ئێستا بڵێ لێ ئیسامان نازانی و دڵەکە خۆشتر بوو لادێ خۆش چی شتێک بە گرنگە زانی برێوی زیاتری پێ بدرێ زیاتر جەختی لێ بکەینەوە بەسەر سەردانی نەخۆش سەردانی یەکتری گەردن ئازایی لێیە نازایی باشە جەژن باشە کەوا مەسە لە خەڵک سەردانی یەکتری بکە لای نەخۆش بچە هاوکاری فەقیر بکە لەگەڵ فەقیرە ئەوەی کەوا فەقیرە و مەستەحەقە یارمەتی بدرێت هاوکاری بکرێ بە پێی توانە هەر کەسێ توانی بە پێی توانێت ئەم جژنە ئەگەر تێبینی بکەی الحەمدولیلا هەم ڕەمەزانەکەی و هەم جژنەکەشی لە وەرزێکی خۆشا بوو یعنی لە کۆتایی وەرزی زستان و بەرەو بەهارەوە چەند ڕۆژێکمان ماوە بۆ بەهار ئەمە پێت وانێ زیاتر جژنەکە و ڕەمەزانەکەشی خۆشتر کرد و زیاتر گەرموگربێت زۆر خۆش بوو ڕەمەزانەکە ئەوە خۆش و لە حەد بەدە وەڵا ئێمەوە لای مزۆری شاڵەکەین دەشتەوە تا ئێستاوە دەشۆیەکە تا بەینی دانیشتینە مزۆتەکە ئەی باسێکی نانوچێکی جژنم بۆ بکە یەکێکە لە بۆ نەخۆشەکان بەڕاستی باشە ئێستا باشە هەموو هەر زانیە و خۆشە و خەڵک تا ئەم حەدا هێنایەتی سەر خەڵک شتاوە گرانەکە لە بۆنێ زیاتر نانی جژن حەزی لە چییە حەزی لە چ نوعێکە بۆ هەر شتێک خوارەی خوانی بڕێ هەرچێکی زا لە ماڵە بوو خوانی بڕێ گۆشتەکەشی خۆشتە گۆشتی ژیانەیە هەر سروي سبيدي ججن وادي لدرقي درون مزقني شادي هنا ضمرون وشو مرون سروي سبيدي ججن وادي لدرقي درون مزقني شادي هنا ضمرون وشو مرون تا چەند ئەلحەمدولیلا دڵخۆش بی بە ئەوەی کە مانگێکی ڕەمەزانی باشمان بەڕێ کرد ئەلحەمدولیلا ئەوە بەرەو جەشنی شەڕ لەخوا بە زیابێ پێخۆشحاڵ بووین هەمومان مانگێکی خێر و بەرەکەت بوو لەخوا بە زیابێ ئەم جەژنەش خەڵاتی موسڵمانانی ئەرە وەڵڵا لەخوا بە زیابێ بەس تۆزێ ئەم شەڕ و شوڕە هینەی ناخۆشی کردەوە بووە بە داڵغی خەڵک ئەرە وەڵاگینا لەخوا بە زیابێ لە هیچ شتێک مانوقسانیە سپاس بخوا پێم خۆشە جەناب هەرچەندەکە بازۆ پیریش نەکەم بەڵام ئەزمونیەکە هەیە باسێکی جەژنانی ڕابردوو مناڵیمان بۆ بکەیت کە دڵنیان پێشووتە لە گوند و ئەوانش بوون بەڵێ ئێمە خەڵکی تەوێڵین بەڵێ خەڵکیەوەی ئیتر جەژن ئێمە مناڵوینە و کاتە پێشوەخت حەزمان لە شتی تازە بوو لە جلی و بەرگێک لە پێڵاوێک لە شتێکی ئاوا بۆمان بکەن تێگەی ئەیتر جەژن وەکو ئێستا ڕاستیەکەی ئاوا نەبوو بە تەلەفۆنێک و بە ئینێ خۆ نەجات بی خەڵک ئەڕۆشت بۆ ماڵی خەڵکو بۆ ئەمدا بۆ ناو باخ و بۆ ناو ئەمداوەلا گەڕانی تیا بوو خۆش بوو هەموو کە سەردانی هەموو کەس کرد و نۆجەژنە بواە تر خەڵک بەدەم یەکەوە بوو ئەم شتانە ئەگەر باسی بکەین لە بەدڵنیاییەوە ئێمە خاوەنی نەریتی زۆر جوانی وەکو کۆمەڵگەی کوردەواری مەزەل لە جژنانە ئەمە سەردانیکردنەیە گەردن ئازاییە جژنە پیرۆزە هەیە بەسەرکردنەوەی نەخۆشەکان دووبارە وەکۆڵێ تازەیەکەینەوە سەردانەکان چیتر بە گرنگە زانی کە ئێمە لەم جژنا گرنگی پێبین مەسەلە من نەڵێم بەخوا کاک فڵان نەهاو بۆ لامیتە منیش ناچم ئێستی لێ ڕەحمەوەیە کە تۆ نهاتی من بێ وەڵی خۆی ئەگەر بتەوێ ڕاستیەکەی بە عام خەڵک مەشغوڵە هەر فریای ماڵ و مناڵی خۆی ئەکەوێ زروفەکە وای کردووە ئەیلاکری ئەم جەژنە بکەین بە دەرفەتێک خۆمان یەک لاکەینەوە هەر بەیانی سولفی لێدەین تا ئێوارە زۆر بێ ماڵەکان بەسەرکەینەوە بەرێ وەڵا خۆشە
ئەگەر ئەوەی پێی بکرێ و بتوانێ خۆشە ئەوەشی پێ نەکرێت کەس گلەیی کەس نەکە ئەوەی کە پێی نەکرا با ئێمە بچین بۆ لای وانە ئێمە پێمان نەکرا با ئەو بێ ڕاستەکەی بەڵام لەگەڵەوەشە خەڵک ئێمڕۆ چونکە بەعام هەمووی یەکێکە کەس گلەیی کەس نەکا باشە خەڵک خۆی ئەگەر شعوری هەبێ خۆی شعوری هەبێ مەسەلەبەی خۆی بڕوە کەواتە نابێ ئەو خوێندنەوە بکەین من بڵم جەناب و مادەم نەهاتی وەخوا من ناچم جەژنەکەی تر تۆ هاتی من ئەم جارە من نایم ئەبێ ئەوە غەڵەتە ئەوە غەڵەتە چونکە کابرا ئیتر چەند ئیمکانی چەندی پێکرا هەرەوە نەیەتەوە تۆ ئەیت ئەو ئەڕواقەی ناکە فەرق چییە؟ هیچ فەرقێک نییە کاتی ئەڵێن جەژن چی شتێکی و زۆر بیرەکەیت و مەسەلا هەیە ئەڵێ وەڵایی بیرمە بە مناڵی کەچلەکان مەکری لای خۆما دامە ناکە خەوتم من وەکو جەژنانە لە بیرمە مناڵ شمولی مناڵی ئەکرد وەکو جەژنانە ئیتر مەسەلا وەکو جل وەکو شتێکی ئاوا تازە کە ئێمە دایک و باوک بۆ یەکردی ئەم شتانە بەلای مناڵەوە زۆر خۆش بوو وەکو گەنجێک باسێکی جەژنمان بۆ کە بە تایبەتی کە هاوڕێیەکی زۆر هەیە لە مەکتەب یاخود لە شوێنی ئیشە کەتوانە لەوەچی ڕۆژانە بەرکەوتنیەکە بوو بێ قسەیەکە بووێ بە سوحبەت و سەرخستنە سەرێکە بوو بێ ئەمە ناو گەنجانە هەرەیە بەڕاستی تکاتیەوە نییە ئێمە لە جەژنەکە بە دەفەر بزانین و سەردانیان بکەین و جەژنە پیرۆزیان و گردنی ئازایان لێ بکەین دروستە وەڵا ئیتر جەژن جەژنی موسڵمانان کە جەژن هات ئیتر ئینسان ئەبێت بەڕاستی موسڵمانی ڕاستەقینە ئەگەر بە قسەیەکیش بەجاری وا هەیە تۆ بەرامبەرەکەت عاجزەکەی لەسەر واجبەکە داوای گەردن ئازایەکی لێ بکەیت ئیتر ئینشاءڵڵا ئەم جەژنە بێتە مای خۆشی و خێر بۆ هەموو لایە خۆی گەورە لایەکمان سەلامەت کە ڕۆژ و تاعاتمان لێ قبوڵ کە ئینشاءڵڵا بە شێوەیەکی گشتی ئەی نرخ چۆنە لە ئاستی بژێوی خەڵکایە یان بە بڵێم وەزعەوە تۆزێنێکی دوات چەندەکە خەڵک بەڕاستی قەیران بێ و قەیرانە بێ بە باشی پێشوازی لە جەژن و بۆنە ئاینەکانەکە ئەرەوەڵا سپاس بۆ بازار جمەیە ئەرەوەڵا بازار جمەیە تۆزێ بازار شتەکان گران بووە بەرز بۆتەوە سەر بەڵامیتر ئینشاءڵڵا خۆی گەورە ئاسانی کە و ئەم وەزعە بەرەو باشی بچێت زیاتری جەنگەکەیە بەداخەوە ئەرەوەڵای تر خۆی گەورە ئاسانیکە بەڵام بەگشتی و کەسی دوکانەکانێکی سوپاس بۆ هەر خەڵکەوە بە دڵخۆشی و دابەزی و عەلاقەیە و ئینەی کاتە ناو سەیارەوە یعنی ئەمە بەڕاستی لە ڕۆژانی جەژنیشە هەر پێویستی بەوە هەیە کە بە باشی شێوە پێشوازی لە میوانەکانی بکات ئینشاءڵڵا خۆی گەورەی کاتەمایی خێر و ڕستکە هەموو لایەکیش با بەڕاستی ئەبێ ئاگایکیشمان لە فەقیران بێ بەڕاستی ئەرەوەڵا الحەمدولیلا لە مانگی ڕەمەزانە بە زەکات و بە سەرفیترە بێ و بە سەدەقە بێ الحەمدولیلا بەسەر کراونەتەوە ئەوەش کاریگەریەکەی دیارە سپاس بۆ خوا ئەرەوەڵای تر ئینشاءڵڵا خۆی گەورەی یارمەتی هەموو لایەک بات و ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و خۆی گەورە لە گوناه فتاوانەکەی ڕابردوشمان خۆش بێت ئینشاءڵڵا کۆتا پرسیارم پەیام چیە بۆ گەنجان کە چی با بڵێن ئاکارێک دووبارە زیندوو بکەنەوە و بەرز ڕای بگرن لە جەژنانە چی شتێکیان پێڵێ چی لەوانە دای جەناب و جێی بایەخە کە زیاتر گرنگی پێ بکرێت وەڵای تر ئینشاءڵڵا لەم جەژنەیە هەوڵ بن ئاگاداری خۆیان بن و دڵی دایک و باوک بەرن بەڕێوە بەڕاستی ئیتر ئەو تەمەنی کە هەیەە لە شتێکی باشە سەرفیگەن ئینشاءڵڵا بەسی جژنی مناڵیم بۆ بکەی کە یادگاریەکە لە بێت وەڵای یادگاری جەژنی لە کاتی مناڵی لە ماڵمان لە سەرشەقام بوو لەو بەرەوە ئیتر کە جەژنەها بەناوانە زۆر زۆر شتێکی خۆش بوو ئێتر ڕۆیشتین وەکو ئێستا نەبوو خەڵک هەر بە بابەتی موبایل بابەتی بەعزێشتەوە خۆی مەغزوولکە و شتێکی سەرنجڕاشیەش هەبوو ئەچووتە دەوری مامەیارە و ئاوا سەرشەقام و بڵێن ئەڕۆیشتی اینجا ئەسبە عەرەبانە هەبوو اینجا سیارەی بڵێن ئەم بابەتی پیکابوشتانە هەبوو مناڵی سوارەکە هەتاوکو سەرژنارەی بێت بە 50 فلسو ئەیهێنایەوەیتر خۆشیە بوو بێحەد بوو بۆ ئێمە ئیتر چی بۆ باسکەم باسی ئەو یادگاری جناب و یعنیا یاری و ئەو بۆ زیاترکە خۆی هەموو شوێنەکان وەکو ئێستا نەبوو بڵێن بۆ هەشوێنە بچی هەر سەیران گابێ ئێستا مناڵ ئێستا وەساکەشی گۆڕاوە خەریک مۆبایل و ئایپاد مەڵم یعنی ئێستا ببوونەوە مناڵ هیچی خۆشی لە دڵان نەماوە لە بابەتی دەرچوونە هەمووی هەر لە جێ خۆیان قەفڵ بووە جژنەکە گۆڕانکاری جای وایە بۆ دروست ناکە ڕاستە تێگەم لە جاو ڕابردووی ئێوە جژنەکانی ئێوە چی شتێک لای جناب خۆتان نزانن جەژن یعنی جەژنە پیرۆزە گردن ئازایی سەردانیکردنی یەکدی جای وایە سەردانیکردنی نەخۆش کە نەخۆشەکە بێ دووبارە تند و تۆڵکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتێکە چیتە بە گرنگ ئەزانی لە جەژنە ئێمە برێوی پێبین زیاتر ئەوەی زۆر زۆر کە من بە گرنگ ێزانم تێگەی تاژی کەسەکان ئەوەی کە
لە بینی کۆمەڵایەتێکی خۆیەوە لە بینی کەسایەتەکەی خۆیان ساردێکی هەبێت ئەمە لە پێش هەموو شتێکەوە ئەو ساردیە نەمێنێ سیلەی ڕەحمەکە نەبچڕێنێ کەسایەتەکە نەبچڕێنێ بە نشتێکی بەسیتەوە بە نشتێکی دنیاییەوە وایە ئەو کاتە خۆشەویستی و محەبەتێ زیاتر دروستە بێ باسی سیلی ڕەحمە کرد شتێکم بیرکەوتەوە ئێستا من وای لاتۆڵێن جژنی ڕابردوو من چوومیتە تا فڵان کەس نێتەوە من ناچم ئەچ سیلی ڕەحم ئاوا ئەبێ یان مەسەلەن ئەڵێ مەسەلەن کابرا ئەڵێ ناچیم بۆ مافڵان بۆ جژنی پێشوو چووی ساچ ئەبێ ئەوان بێن ئەگەر ئەوان نێنەوەی تر ناچی سیلی ڕەحم ئاوا کرێ باتی تێبکەی بێ وەکو مسلمان نە وەکو مسلمان خەیچێکە تۆ چەند جارێ بچۆ ئەگە هەر ڕەتفعلێ نەبوو هەر جوابی نەبوو ئەو کاتە یعنی هەر قەتعی مەکە بەڵام بەو شێوەژە و سەردانە گەرم و گوڕە مەکەرەوە قەیچێک بەڵام ناکرێ سەرە بکەین بڵێن ئەمڕۆ ئەم جارە من کابرا بۆی نەگونجێ لەوانەیە کابرا عوزرێکی هەبێ من پێی نەزانم وانە لەوانە نەخۆشی هەوێ لە تاو نەخۆشەکەی خۆی ئاگای لە شتێکی کە نەبێت گەرمی باوەشی میهروما چووتە و قەو دەزلەملا با بسووتێنێ ژەنگی زویری جاری جاران گەرمی باوەشی میهروما چووتە و قەو دەزلەملا با بسووتێنێ ژەنگی زویری جاری جاران هەنگۆماچی لێوی گوڵ لێدا لە سازی باڵ هەنگۆماچی لێوی گوڵ لێدا لە سازی لەگەڵ گەڕانەوەی جشن بە دڵنیاییەوە دوولایەنەیە هەم گیرفانی هەمووان ئەلحەمدوللا ئەبوژێتەوە لەوەی کە دەوڵەمەندەکان زەکات بە هەژارەکانە دەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە گیرفانی ئەوانیش پڕ دەبێ و لە هەمانگایشە لەگەڵ هاتنەوەی جشندا بازارێکی باش بۆ دوکاندار و کاسبکارەکانە ڕەخسێواتە هەموو لایەک ئەلحەمدوللا ئەبوژێتەوە لە بەرەکەتی مانگی ڕەمەزان و جشنیشە ئێستا خواست دیاردر بۆ جکلێت و چەرەساتە هیچ گۆڕانکاریە بەسەرەوە هاتووە جۆری جگلێتەکانیان چەند جۆر جگلێتان هەیە و خەڵک زیاتر خواستی بۆچی هەیە ئێستا سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەن خوا بەخێر بێن وەڵا ئەم ساڵی تر لە چاو ساڵانی ترا ئیتر ساڵ بە ساڵ خۆتان نەزانن شتی جیاوازێ جا ئێمەش وەکو ماشێتی خەبات کە لەم ناوە جیاوازین ئێمە لە ساڵ بە ساڵ عنی شتی جیاوازترینەوە بە ماشێتەکەمان وەکو خواستیش لەسەر کاڵاکانی جەژن حەقی بۆ نییە کە بڵێ سوپاس بەخوا عنی میلەتێکی نێمە ناو خۆمانە هەمووی دەسوودڵی باشە بڵێ بۆ ئەو شتانە بازارەکە الحەمدوللا باشە یعنی خەڵک بە گەرم و گوڕی و پێشوازی لە جەژنەکە سوپاس بخوا ئەرەوەڵا سوپاس بخوا ینی یەقی بۆ نییە هەر ئەمە وەکو پێداویستێکی جەژن وایە ئەمە لە ساڵێکا دوو جەژنمان هەیە الحەمدوللا ئیتر خەڵک هەر بەدەم چۆن لێ خواستەکانی خۆیت درێژە بە گفتوگەکەمان بین پێم خۆشە باسێک لە کوام جۆرەیان زیاتر خواستی لەسەر لەم چەرەسانە زیاتر خەڵک ڕەغبەتی هەیە بۆی وڵای زیاتر تێکەڵەکەمان ئێمە تێکەڵێکی دەرەجەیەکمان هەیە ئەوەی تر خەڵک خواستی زۆر لەسەر وەکو لە چرە بۆ چەند دەست پێکان وڵای تر نرخەکەمان مناسبە تیاتی بە 15000 کیلو تیاتی بە 12 تیاتی بە 11 تیاتی بە 10000 تر بە پێی خواستی خەڵک ئی وایە حەزی لەمەی وایە حەزی لەوە نییە عیشتەکەمان لە عاز گیرفانی خەڵکایە یعنی ئێمە بۆیە باسی ئەم خواستاکەین ئەمەش لەبەر ئەوەیە کە خەڵکی بە باشتری شێوە و پێشوازی لە میوانەکانی بکات چکە بەڕاستی جەژن واتە میوان وڵا وایە بە تەشیت باشە باسێکی ئەوم بۆ بکە پێت خۆشە چ عادەت و چ تەقالیدێک زیاتر برەی پێبین لە جژنەکانە ئێستا خۆمان دەزانین ئاینی پیرۆزی ئیسلام لەسەری فەرزکردوین لە جژنەکانە جژنە پیرۆزە بکەین گەرنازایی بکەین شیعاری خوای گەورە بەرز ڕابگرین چیتر بە گرنگ دەزانی کە ئێمە لە جژنانە برەی پێبین گرنگی پێبین وڵای زیاتر ئەوەیە کە چۆن لێ هاتوچۆکە دانەبڕێ لە نێوان چۆن لێ خزمان و کەس و کاروانەی سەر زۆربەی وای لێ هاتووە هەر بە تەلەفۆنی یا بە نامەیەک چۆن لێ جەژنە پیرۆزەی خۆی لێکا گەر نازایی لێکا بۆی خۆی عادەتەکەی وا جوانە جەژن کە بچیتە ماڵەکەیانە لێوێ دانیشیت ئیتر چۆن لێ عادەتەکە تازەکەیتەوە هەم بۆ ئەو شتانە وەکو گەنجێ پێت باشە یان پێت خۆشە چ عادەت و تەقالیدێک چ ڕێوڕسم و ڕێکارێک لە جژنەکە برێوی زیاتری پێبین خۆت زانی جژنە پیرۆزە هەیە گەت نازایی هەیە سەدانی نەخۆشی سەدانی یەکتری هەیە چیتر بە گرنگ دەزانی لەم جژنە ئێمە برێوی زیاتری پێبین بە تایبەتی چ پەیامێک هەیە بۆ گەنجان وڵی سەردانکردنی یەکتری با بڵێن زیاتر کرێتەوە بۆ نمونە هەر فێربوون لە با بڵێن لە مەسنجەرێکە فەیسبووکێکە مەسجێکی بۆ کاتۆڵە گردم ئازاکەتر گرنگ نیە بەلا گەردنی ئازاکە ناڵێن مەسجەکەم بۆ نردووە کەیفی خۆیەتی تۆ پێت وایە ئەمە نابێت ئێمە سوشەڵ میدیا و ئینتەرنێت و ئامێرە زیرەکان جێی سەردانە کۆمەڵاتێکە بگرێت نا سەردانکردن کۆمەڵاتێکە زیاتر سیلەی ڕەحمەکە زیاترەکات ئەوە باشتر
واتە ئەوەی کە پێشتر تێبینیت کردو جەنابەت سەردانیکردنەکە هەیەتەوێ ئەمە برەوی پێ بدرێت نەکەوەی خاو بکرێتەوە کەم بکرێتەوە بەڵێن بەرەو پێشوونی زیاتری پێ بدرێت زیاتر سەردانیەکەن خزمەکان نەک ساردی بنوێنە لەناو یەکدریە لە جژنە بەتایبەتی بۆ گەنجار جیاوازترە لە سەردەمەشا بەتایبەتی جەناب خۆ زیاتر چۆن جژنەکان بەڕێوەکەیتووە چۆن پێشوازی لێ وڵایی تر سەردانی ماڵی باوکە بۆ نوعانە سەردانی ماڵە خزمەکانە تاکو بتوانی ماڵی خزم و ئەو شتانە بچیت ماڵە خەزوران و خەزورانیشی تیاوی هەر باشترە وەکرێتیانە مەجای دیارە نەمەجای دیانە نەچی ماڵی خەزورە زۆر باشە تا چەند دڵخۆشی بەوەی کە خەڵک سەرڕاوێ و دۆخەننا هەموارە ئابوووریە هەم ئەو ئەمنیە بەڵام هەر پێشوازی لە جژنەکەەکە ڕاستە کاریگەری هەیە بەڵام هەر ئەبینی خەڵکەویەت بۆ دوکان و بازارەکان و پێداویستەکانی جژن ئەباتەوە کە ئەمەش بۆی بە باشین شێوە پێشوازی لە جژنکە وەک چۆن بە باشین شێوە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان کرد وڵایی بۆ بۆنیم شەڕشتەوە خەڵک باشە سارد نەبوو تۆ هێشتاکە چوونەڵی هێشتا خەڵک لەبەر جژنەکە هێشتا هەر گەرم و گوڕن لەبەر جژن بخڕۆشین گۆرانی بژین بڵێن بەراتمان فێر بکەن شەر پڕکەن لە پێکەنی هەڵبڕن دەنگ و سەدای سۆزی گردن ئازادی گشت پێکەوە ڕووبکەنان و مەملەکەتی شادی دنیاکەی لە جوانی هەموو شت ڕازاوەیە ئەسۆ ڕەنگی ئاڵبووە تەمی خەمشارەوەیە خۆی تۆش ببارێنە بارانی میهرەبانی با سەوز بێت جەنابەت وەکو هاوڵاتیەک وەکو مسلمانێک کە بە باشین شێوە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان کردو بەرەو جەژن دەڕۆین چی شتێک بە گرنگە زانی ئێمە برەوی پێ بە وەکو ڕابردوو مەسەلەن سەردانە جەژنە پیرۆزەیە گەردەنازاییە و با بڵێین سەردانیکردنی نەخۆشە چەندین بابەتی دیکەمانێت چی دیکە بە گرنگە زانی کە پێویستەکە ئێمە هاوشێوەی ڕابردوو برەوی پێبین وا هەستەقی لە جەژنە زۆر کارێک و ڕێکارێکی باش بووە لە پێشوە گرتومانەتە بەر خۆی جەژن شت بۆنێکی کۆمەڵایەتیە هەتا پێتکرێ ئێمەش بۆ بە ناوبانگی کە کورد خۆمان نێکی عشایریمان هەیە جا بچی بۆ لای نەخۆش ئەوە پێشە مشێ خێرەکەم ئەجرەکە باشەکە باشترە بێ وایە ئەمجا سەردانکردنیش من حەزەکەم ئەوەی کە هێتە بەردەرگاکەم هەک لێگە بە دەرگاکەم لە کاکە جەژن ناپیرۆزە و ئانۆقڵەکەمە بن با بڕێن نە بێتە ماڵەوانێ خۆشە ئەها دوو قسەی خۆشەکەین دووکینەکەین ڕازێکە گلەیەکە وانە ئەینا تۆ من گراوسەیەکم هەیە ئەوە چەند ساڵە لەو گەڕەکەم ناتوتە ماڵەکەم دێتە بەر دەرگاکەشم جەژنەڵە کاکە خوان باریکە توان نەقلەکەمە منە با فریاکەین بڕێن من قەدەوە بەڕاستی نەزان بەس لە کۆناوانە بوو لە کۆنا بنبیری مێ ئەماڵەکە چێشێ نەبوو ئەوەکە ئەمە هێنا بوو ئەوەکە یادگاری خۆت بۆ لەگەڵ جژنانی بەتایبەتی منداڵان چۆن بووە ئەو سەردەمێمە خۆش بوو ئێستا احترامەکە نەماوە ڕێزەکە نەماوە هەر بەم تەلەفۆنە در هەموو شتێک کۆتایی پێێنێتەوە نا ئێمە سەردانمان نەکرد ئەم ماڵەکە بۆ ئەو ماڵەکەی گیرفانمان پڕەکرد لە چکیلا پارەیان نەدا پێمان لە خاڵمان مەسەن لە ئامۆساکانمان لە کەسە نزیکەکانمان بەس ئێستا بەخواوە نەماوە کاڵبووتەوە هەمیش ئەم موبایلێ بڵێ یەکێ لە سیما جوانەکانی جژن سەردانیکردنە سەردانیکردنە زۆر زەرورە بۆ تازە بێتەوانێ سایڵ ئامۆزاکە خۆم نەناسم من لە دیارە لەگەڵمە ئەڵ ئامۆزام ناناسم پورزام ناناسم بەس باوکو و کەسوکارەکە خۆم تەواو لەوە ترەسە کەس ناناسم لێوەکەی جوان نەوان شتی وان نابێت ئێمەش بۆ با بەناوبانگین کۆمەڵایەتین ئەو کۆمەڵایەتیش بایی هەمووی سا من نەموت نیاشانەزی بێکم کە تۆ جلەیەکی کوردی جوان لێبەرایە خۆز سپەردا چەند خۆشە دیسا ئەوە نییە ئەوە نیەوە ئەوەی لە بەرنامە تایبەتەکەدا بینیتان قسە و وتەی دانیشتوان و ئەوڵاتیانی شاری سلێمانی و بەتایبەتی گەڕەکی خەبات بکەیت لە گەڕەکە کۆمەڵایەتی و تێکەڵەکان و بەتایبەتی لە جەژنیشدا خەرەباڵقێکی زۆر لەم گەڕەکە و بەتایبەتی گەڕەکە میلەکانی دیکەش دەبیرێت و باسییان لەوەکە بەڕاستی جەژنەکانی ڕابردوو لەبیر ناکرێت کە زۆربیان لە گوندەکانی خۆیان کە لە ناوچەکانی دەرەوەی ناوەندی شاری سلێمانی بوون جەژنیان کردو باسییان لەوە کردووە کە هەم خواردن و هەم وەرگرتنی جەژنانەکە و هەم یاریکردنەکان جەژناندا یادگاریەکە قەت لە بیریان ناچێتەوە بە گرنگیشان زانی پەیوەندە کۆمەڵایەتەکان هاوشێوەی ڕابردوو بەردەوام لە سەردانیکردن و بەسەرکردنەوەی یەکدی کە یەکێکە لە ئاکارە جوانەکانی هەم کۆمەڵی کوردەواری و هەم ئاینی پیرۆزی ئیسلامیش کە داوامان لێ دەکات تا بەرنامە و بەیەگەیشتنەوەیکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردەزایان ناکات و دووبارە جژنتان پیرۆز بێت.